لا تكنولوژیا چەندین سوودی گەیاندووە بە ژینگە بە دڵنیاییەوە زیانیشی هەیە بەڵام ئەو سوودانەی کە هەیەی ئەبێ بە هەند وەرگیرە بۆ نمونە یەکێ لە سوودەکانی ئێمە لە ڕێی تەکنۆلۆژیا ئەزانین کە ئایا هەواکەمان چەندێکی پاک و چەندێکی پیسە بۆ بتوانین کاری لەسەر بکەین بۆ نمونە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەتوانین زەویەکانمان بۆ نمونە سیر بکەین بزانین ئایا ئەو زەویە گونجاوە بۆ کاریتیا بکرێ یا خۆتیای نەکرێ هەچ مەبەستێکمان هەبێت لەوێیە و بۆ نمونە لە ڕێی تەکنۆلۆژیا چەندین ئامێر بەرهەم هاتووە کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین و وەکو وزەی کارەبا وەکو بۆ ئاو عنی زۆر شت هەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێی تەکنۆلۆژیاوە کاری لەسەر بکەین و سوودی بگەێنێ بە ژینگە و بێگومان زیانیشی هەیە ئەو کەسی کە ئەوێت بۆ نمونە ئەو کەسی ئەوێت کە ژینگە چۆن مامەڵی پێ بکە بە دوو جۆر ئەوێت کەسی بەرامبەرەکە خۆی دەورەبینێ بۆ نمونە ئەتوانی بە شێوەیەک سوودی لێوەرگری لە تەکنۆلۆژیا بۆ زیینگە زیانی پێبگەنی ئەشتوانی بە شێوەیەک سوودی لێوەرگری سوودی پێبگەێنی ئەو کەسێک کە ئێوە زیانی پێبگەێنی ئەوە ئەبێت تەمەحکارێکی داگیرکەری هەبێ خراپەکاریەکی هەبێ ئەنج ئەتوانێت بۆ شێوەیە مامەڵی پێکە بەڵام کەسێک ئەگەر مەبەستی لە ژیان و ئومێدێکی بە ژیان و هەبێت و چاوی لە کەسانی ترەوە هەبێت بە دڵنیاییەوە بی لە سوودەکانی ژینگە ئەکاتەوانێ تەکنۆلۆژیا بەکاربێنێ بۆ سوودەکانی و هەچ کەسێکیش کە بەرنامەساز بێ یان بۆ نمە پرۆگرامەر بێ خۆی ئەو کاتە ئەو کەسە ئەتوانێت ئیشی لەسەرکە و خۆشی ئەو کاتە یەکلای ئەکاتەوانێت لە چ لایەن یەکێوانێ کاری لەسەر بکات.